بۆ هەر جێگایەکە چی لە شاری سلێمانی ئاگرێکی دەکراوەتەوە هاوڵاتیان بە دەوریدا کۆبوونەتەوە و جلی ئاڵۆواڵای کوردیان لەبەر کردووە و دڵخۆشی خۆیان دەدەبڕن ئەمە یەکێکە لەو جێگایانی کە لێرە ئاگری نەورۆزی دەکراوەتەوە بەس ماشەڵڵا لەبەر باران دارەکان زووبەی تەڕ بووە و بە حاڵ ئاگری پێوەیە لێرە خێزانێکی دێ بنەمێ بچۆن لایەن سڵاوتان لێ بێ جەژنی نەورۆز چییە گەیەنێ لە لای تۆ؟ وڵی جەژنێکی کوردەواریەکی خۆشە و هەمومان کۆبینەوە خێزان و کەس و کار و لەوە خۆشتر چییە بێ؟ بەیانی چتان لێرە؟ بەیانی جارێ بەنامەماندانە ناوە یەکەم ڕۆژی جەژن بەبەستم وەڵا هەمووشت هەبوو لە خوا بەزیاد بێ کۆبینەوە هەموو لێنە؟ ناوەڵا بەس گۆشت و مریشک و وڵا داوەتمانی کرد بەس ئێمە لە جێگایەتر داوەت بووین شوێنیشتر لەو لێرەوە نەورۆزی هەولێر و سلێمانی چی فەرقە ئەو بەرزڕاگرتنی ئەم جەژنە لێرە؟ وڵا هەور وەکیەکە هیچ فەرقی نییە هیچی وا فەرقی نییە وڵا هەمووی خەڵکەکان وەکو یەکجری کوردی لەبەرەکەنەوە چنە دەرەوە و ئاگرەکەنەوە و تر خۆشە هەردوو لای دەست خۆش بێ جلی کوردی کرد بۆ نەورۆز؟ سێ دەسم کردووە گرانیش؟ وەڵا باش بوو زۆر گران نەبوو جژنی ڕەمەزان و جژنی نەورۆز تێکەڵاو بووە تا چەیە تایبەت بووە تۆ؟ وەڵاهی خۆی جەژنی نەورۆز لە هەمووی تایبەترە بەس کە جەژنەکە بوو بە جەژن خۆوانەڵێن ئەوە هەر زۆ تایبەتتر بوو بێگومان ماڵان زۆر گەڵان؟ وەڵاهی بەپێی پێویست گەڕاینەوە باران و شت بوو تۆسە یعنی تر لەبەر ئەوە زۆر نەمانتوانی ناوەڵا بەڵام بەیانی وە بکەنەوە؟ ئای تەبعاً تەبعاً دەستمۆش بۆ ئێوە بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە دیمانەکانی ئێستایە لێرە ئەمە یەکێکە لەو جێگایانەی کە ئاگری نەورۆزی دەکراوەتەوە کە هاوڵاتی زۆر هاتوون ساتێک لێرە بەسەر بەرن لەگەڵ خانەوادەکانیان بە جلوبەرجی کوردیەوە تاوەکو لێرە چەند وێنەیەکی یادگاری تایبەت تۆمار بکەن کە ڕاستە ئەم ساڵ بە شێوەیەکی فەرمی ئاهەنگی نەورۆز ساز نەکرا لە شاری سلێمانی بەڵام لە چەند شوێنێک بەو شێوازە یادی نەورۆز کرایەوە